سڵاو لە بەرنامەیەکی دیکەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە بەرنامەی مجارەی هەفتانە هەیە تا کۆتایی بەرنامەی مجارە بینەرمان بن. لە شارۆچکەی حاجیاوە هەر کەسێک بە کۆڕۆنا گیان لەدەست بدات کە سوکاری بە قەت ژماری ساڵەکانی تەمەنی نەمامی بۆ دەچێنن. خاتونێک لە ڕێگەی دروستکردنی سێتی قورئان و جلی نوێژ و تەسبێح بژێوی ژیانی پەیدا دەکات. دوو خوشک لە شاری سلێمانی دیزاینی جلوبەرگی خانمان بە شێوازی دیزاینی کوردەواری دەکەن. بێریڤان حاتەم کچێکی کوردی خەڵکی شاری هەولێرە و ڕاهێنەری نێودەوڵەتی تێکواندۆە چەندین بڕوانەمەشی لەو بارەدا بەدەستهێناوە. لە ئێستاشدا چەندین خولی تایبەت بە ڕاهێنانی تێکواندۆی کردوتەوە بۆ کەسانەی کە حەزیان لە فێربوونی ئەو یاریە وەرزشیە. بێریڤان حاتەمە ساڵی 2006 دەستم بە یاری تایکواندۆ کردووە هەتا ئێستا بەردەوامم. لە ساڵی 2013 وەکو ڕاهێنەرێکی تایکواندۆ دەستم کرد بە کاری تدریبدانەوەی تەڵەبەکان و تایکواندۆ زیاتر. سەرەتا لە قوتابخانە بووم، لە قوتابخانەی سەرەتایی پۆلی چواری سەرەتایی بووم، هەر لە منداڵیەوە بەس خولیای یاریە جەنگیەکان و خولیای ئەو شتانەم هەبوو. لە پۆلی چار لە قوتابخانەکەمان هەوڵێکی تایکواندۆ هەبوو کە چاوم پێکەت خولیای ئەوم کرد کە بەشداریە و خولە بکەم و دڵنیا بووم کە تێدا سەرکەوتوو دەبووم و دەتوانم بەهرەکەی خۆم تێدا پەیدا بکەم و ئەوە بوو لە ساڵی 2006 دەستم بە یاری تایکواندۆ کرد و لەو ساڵانەشدا توانیم هەموو قۆناغەکانی تایکواندۆ هەموو پشتێنەکان ببڕم بە ماوەی چەند ساڵێک هەتا ئەوە کاتی دەگەمە پشتێن ڕەش، ئێستا پشتێن ڕەش و دوودان. هەر لە منداڵیەوە لە ساڵی 2008ەوە یەکەم پاڵەوانێتی کە بەشداریم کرد پاڵەوانێتی کوردستان بوو کە تێدا براوە بووم. لە پاش ئەوە هەموو ساڵێک بەشداری هەموو پاڵەوانێتەکانی ناو کوردستان و عێراقم کردووە و هەروەها بەشداری پاڵەوانێتەکانی دەرەوەی کوردستان و عێراقیشم کردووە وەکو قەتەر و تورکیا بەشداری پاڵەوانێتەکانم کردەوە تێدا مەدالیە و شەهادەتمیدا بەدەستهێناوە. وەکو ڕاهێنەر ساڵی 2012 بۆ 13 یەکەم دەستپێکم ئەوە بوو وەکو یاریدەدەی ڕاهێنەر کارم کرد، چەندین منداڵی فێرە تایکواندۆ کرد. لە پاش ئەوە شەهادەم وەرگرت، هەموو ساڵێک لە 2013ەوە شەهادەی ڕاهێنەرایەتی وەردەگرم لە ناو کوردستان یان لە هۆڵە وەرزشیەکان یان لە قوتابخانەکان وەکو ڕاهێنەرێکی وەرزش تایکواندۆ دەڵێمەوە. وەکو ڕەغبەت زۆر کەس ڕەغبەتی کردنی وەرزشی تایکواندۆیان هەیە، بەڵام یەک کێشە لەناو ئەوەدا هەیە کە ئێستا ینی هەموو بارودۆخەکان زوو لاواز بوونە و هەموو وەرزشەکان ینی بەرەو لاوازی چوونە، بەڵام خولیایەک یەکجار زۆر هەیە لەلایەن ئافرەتان لەلایەن منداڵان پیاوان بە هەموو ڕەگەزەکانەوە زۆر خولیای تایکواندۆ زۆرە. من بۆ زۆر دڵخۆشم، ینی پێم خۆشە کە هەمووان مەسج دەنێرن، هەمووان دێنە هۆڵەکانی تایکواندۆ ینی بە دوای ئەو یاریەدا دەگەڕێن، ئەوە شتێکی زۆر باشە. تایکواندۆ وەرزشەکە پڕاپڕە لە هەموو جوڵە وەرزشیەکان
بە تایبەتی ئەو جوڵانەی کە بۆ ئافرەتان یعنی زۆر جوانە و گونجاوە لەبەر ئەو ئافرەت زیاتر حەز دەکات بۆ زیش تایکواندۆ بکات بۆ نمونە سترێجینگی تێدایە کە خۆڕاکێشانی تێدایە دەستخەکی نەرمت پێ دەبەخشێ و هەروەها کوڕەکانش حەز دەکەن چووکە یاریەکی جەنجیە حەز دەکەن یانی تێدا ئازابن ئازا دەرکەون و منداڵەکانش هەم حەز دەکەن بەو شێوەیە دەربکەون لەو هۆڵی کە تێدامە بەڕادەتی زۆر ینی هۆڵەشی پرۆفیشناڵە و تێدا زۆر متاحم و یاریزانەکان هەم حەز دەکەن لە تایکواندۆ و شوێنەکەش گونجاوە بۆ هەموو یاریە وەرزشە جەنجەکان و بەڕاستی ینی شوێنێکی پاک و خاوێنە بە هەموو شێوەیەک ینی ئەو شتەیە ئەو شوێنەیە کە تێدا دەتوانی بەشداری یاری جەنجەکان بکەیت و تێدا سەرکەوتوو بیت. چەند خاتونێک لە شاری سلێمانی دیزایانی جلوبەرگی خانمان دەکەن لەوانە ئازی و ئەبا و هەوڵەدەن کە براندێکی ناوخۆی جوانی کوردەواری بۆ جلوبەرگی خانمان پەیدا بکەن. ئامان جیشیانەوەیە هەم لە هونەرەکەیان کەڵکورد بگرن هەم بتوانن بەرهەمی ناوخۆی زیاتر پەرە پێ بدەن و دیزایانی کوردەواریش پێش بخەن. من نام سروش سەڵات فەعید دەرچووی بەشی کارگێڕی ئیدارە. سەرەتای دەست بەکاربوونم خۆم و خوشکێکم و ڕەفیقێکم دەستمان کردووە بەم ئیشە بە ئیشی دیزاین. زۆرم حەز لە بەشی دیزاین و بەشی عەبایا بووە کە دەستم پێ کردووە. سەرەتا کە ئەم دوکانە جوانم داناوە دیزاینی 20 عەبام کردووە کە وتم زام خەڵک بەدڵی ئەبێ یانە. ئەو بوو پیجێکی ئۆنلاینم دانا خەڵک ڕەواجی هەبوو لەسەری مەسیجیان بۆ ئەناردم. هەوڵم ما کە شتەکە گەورەکەم و ئیشەکە گەورەکەم. بە خۆشحاڵی و کە توانیوە من ئێستا ئەم دیزاینانە بکەم چکە ساڵانە ئەم بەرهەمانە لە دەرەوە هاتووتە ناو کوردستانەوە بەڵام من ئەتوانم ئێستا دیزاینیان بکەم دوورین و چنین و هەموو بابەتەکانی لە ناو کوردستانە بکرێ کە خواستێکی زۆری لەسرە بە تایبەت لە ڕەمەزانە کە خەڵکێکی زۆر ئێستا لەبەری ئەکا و خواستیان لەسەرێتی و لەم ئیشەی کە دەستم پێ کردووە هەوڵم ماوە ڕەچاوی ئەوە بکەم بۆ ئەو کەسانەی کە لە چکەکەن کە حیجابن کە جلی داپۆشرا و لەبەر ئەکەن بەڵام بە دیزاینێکی پێشکەوتوو بە دیزاینێکی جوانتر کە هەموو جلەکانم بە ئەلوان هەیە و نەخشیان لەسەرە. دانیشتوانی شارۆچەی حاجیاوە لە سنووری قەزایڕانیە لە ئێستادا کە کۆرۆنا سەری هەڵدا و ئازیزانیان بە کۆرۆنا گیان لە دەستدەن بۆ هەر کەسێک کە بە کۆرۆنا کۆچی دوایی دەکات بە ژماری ساڵەکانی تەمەنی دار و نەمام دەچێنن. ئەوان ئامانجیان ئەوەیە هەم ڕۆحی کۆچ کرد و شادکەن هەم بەم شێوەیەش ڕێز لە پاراستنی ژینگەکەیان بگرن. ئەو هەڵمەتە دەتوانم بڵم لە دوای تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا و گیان لە دەستدانی ئازیزان دەستی پێکرد. 2 ساڵێک دەبێت ئەو هەڵمەتە بە تەواوەتی و بە شێوازی ڕێکخراو دەستی پێکردووە. لە میانەی ئەو هەڵمەتەدا دەتوانم بڵم بە سەدان و بە هەزارانی دار چێدراوە وە سەوز بوون و ئێستا هاتوونە بەرهەم. ئەو هەڵمەتە هەڵمەتێکی ژینگەیە بەڕای من بە زیندوو هێشتنەوەی ڕۆحی مردووەکانە کە دارەکە دەبینین هەم خزمەتێکی ژینگەی و سەوزکردن و خۆشکردنی ئاو هەوای شارەکەمانە خێرێکی شە بەڕاستی لە ڕووی ئاینیشەوە بۆ مردووەکە.
باوکم بە نەخۆشی کۆرۆنا کۆچی دوای کردووە دیارە وەکو نەریتێک لە شارۆچکەمان شتێکی وا دروست بووە کە بۆ کۆچی ئازیزانمان نەمان بڕوێنین ئێمەش ئەمڕۆ وەکو کوڕ وەکو بنەماڵەی حاجی عەلی خاڵە بەشداریمان کرد لەو بۆنەیەدا و توانیمانەکە 75 نەمان وەکو تەمەنی باوکم کە 75 ساڵ بووە 75 نەمانمان ئامادە کردووە شوێنەکانی شارەوانی سوپاس شارەوانی دەکەن شوێنەکان بۆ ئامادەکردن کە بتوانین لەوێ نەمامەکان بچێنین. پێمان خۆشە بەردەوام بێ ئەو کارانە و هاتنی ئێوە هاندەری هەموو ئەوانە بێت کە ئازیزان و خۆشەویستان لەدەست دەدەن کە درێژە بۆ و چاندنی نەمام و سەوزایی بدەن چونکە کوردستان وەکی هەمومانە بەڕاستی حاجی عەلی خاڵەش یەکێک بوو لەوانە کە هەموو تەمەنی خۆی لە خۆشەویستی و ڕێز و ئەمە وەفاداریدا بەسەر بێت و بەڕاستی هەمومانی فێر کرد کە چۆن گەل و نیشتیمان و وڵاتەکەمان خۆش بوێ ومێت دەکەین هەموو ئەوانەی کە حاجی عەلی خاڵە و خۆشەویستانیان کە بە کوردستانی دایک شاد بووە درێژە پێدەری ئەو ڕێگایە بن کە هەستن بە ناشتنی نەماگ لەم کاتێک کە وەرزێکی بەهارە و بتوانین هەم درێژە بە سەوزایی و ژینگە دۆستی حاجیاوا بدەین چونکە بەڕاستی حاجیاوا هەمومانی کۆ کردێتەوە لە هەموو دۆست و برادەر و خزم و تیرە و تایافەکانی تێدایە بەڕاستی شوێنێکی استراتیجیە. ڕێژەی سەوزایی تەسەوڕ دەکەم لە نزیکەی لە 106 بێ کە ئەوە لە ئاسی تمۆحی ئێمەدا نییە بەڵام ئێمە لە ساڵانی ڕابردوو دەتوانم بڵم نزیکەی 3 ساڵێک بێت نزیکەی 5 بۆ 6 باخچەبان زیاتر دروست کردووە طبعاً بەشی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی حاجیەوە ئەرچی پاراستن و ئاودان و بەخێوکردنی نەمامەکان دەگرنە ئەستۆ و بەڕاستی پاراستنی نەمامەکان ئەوەندەی کە بە شارەوانی دەکرێت دەتوانم بڵم زیاتر بە خەڵکی ناوچەکە دەکرێت کەەوە پارێزگانی لێ بکەن تەنانەت حتا لە ئەودان و پاراستنە لە مەڕووماڵاتیش. خاتونێک لە شاری سلێمانی چەند ساڵێکە خەریکی ئامادەکردنی سێتی قورئانە کە لە سێتی قورئان و هەروەها بەرماڵ و جلی نوێژ و تەسبیح پێکاتووە ئەمە شوای کردووە کە لە مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەر کارەکانی بێت ئامانجیشی ئەوەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هونەرێکی تایبەت پێشکەشی هاوڵاتیانی بکات. ناوم هانا تەمەنم 27 ساڵە دانیشتوی سلێمانیم ماوەی ساڵێکە سێتی قورئانی پیرۆز ئامادەکەم جلی نوێژ و قورئان و تەسبیح و بەرماڵە بە پێی ڕەنگەکانی ڕێکیخەم بیرم لەوە کردەوانە حەزم کرد لە مەجای ڕەنگ ڕێخستن و دیاری ئامادەکردنا ئیش بکەم لە دوای تەخەڕوجم کرد و دانەمەزرام بیرم لە ئیشێکی تایبەت بەخۆم کردەوە لە ئێستا ئەم سێتانە ئامادەکەین. زیاتر لە بۆنەکانە داواکاری لەسەر شتەکانمان زۆرە وەکو دیاری ئەیبان هەیە پێشکەشی هاوسەریەکە یان باوکی یان برای تایبەت بە کچان و کوڕان هەمانە و لە مانگی ڕەمەزانە داواکاری زیاترە لەسەر شتەکانمان. بیرم لەوە کردەوانە کاتێکە کەسێک دیارەک پێشکەشی کەسێکی ترەکە ئیسفادەی لێ بکە ئەم بیرۆکەیان بۆ هات بیرۆکەی ئیشەکە لەوە بوو قورئانی پیرۆز بکرێ بە دیاری هەمووەکو خێر هەمووەکو ئەوەشی کە دیارێکی زۆر تایبەت و جوانە ڕەنگەکانی ڕێکەخەم بە پێی داواکاری کەسەکە لەگەڵ جلی نوێژ و تەسبیح و بەرماڵەکە ئەیبەن.
زۆر سپاسی خانەوە دەکەمەکەم لێرەوە هاوسەرم و دایک و باوکم و هەموو خزمان و ئەو کەسانەی کە پشتگیریان کردوم لە کارەکەمە ئەگەر ئەوان نەبوونایە من نەمەتوانی بگەم بەم ئاستەی ئێستام بە ئێستاشەوە زۆر هاوکار من زۆر دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم لە داهاتوە بتوانم ئیشەکەم گەورەتر بکەم ئەو دوکانێکی خنجیلانەدا بنم تایبەت بەم بابەتانە. ئەو کاتێک کە بەهۆی کۆرۆناوە خوێندن لە کوردستان دەبێتە ئۆنلاین مامۆستایەک لە سلێمانی داهێنانێکی جیاواز دەکات ئەویش بەو شێوەیە کە لە خوێندنی ئۆنلایندا بۆردێک دروست دەکات و داتاکان و زانیاریەکان دەچنە سەر بۆردەکە هەروەها ئەنیمێشنیشی پێ زیاد کردووە ئەمەش وای کردووە کە قوتابیان حەزێکی زیاتریان بۆ خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە هەبێت. بەڕێوەبەرانی قوتابخانەکە دەڵێن ئەم شێوازانە شێوازێکی زۆر باشن بۆی کە قوتابیان هانی خوێندنی ئۆنلاین بدرێن. ئەگەر ئەم قەبارەیە دەفرێک بێت ئێمە بین ئاوی تێ بکەین یاخود بین ئۆکسسیژینی تێ بکەین ئەو کاتە دێن سێبگەین 100 گەردیدە لە ئۆکسسیژینەکە. چڕی چییە؟ کاتێک کە باسی چڕیەکەی ئەڵێ چڕی تەناسەکەی چییە؟ بارستایی بە سوود وەرگرتن لە پرۆگرامەکانی کۆمپیوتەر وەزایدەن ئەو ڤیژۆڵ ئیفێکت و کۆمەڵە فکرەی سینەمایی هەیە بەکارهێنی بۆ شەوق و زەوق زیاتردان بە ئەو مادانی کە هەیە بە تایبەتی مادە زانستەکان و بیرکاری. تەمان ئەو مادانە تۆزە قورسن لە لای تەلەبە و لە وڵاتی خۆشمانە ئەوەی کە هەیە زیاتر وایتبۆرد بەکارهێنێت و مامۆستاکە ڕاستەخۆ بۆ تەلەبەی شەڕحەکەیان نەبێت هەر مادەیەکە لە دۆخی ڕقییان نەبێت ئەوە پێ وتێ شرگات کەواتە چێک لێتەوە مادەیەکە لە دۆخی گازیا بێت یا لە دۆخی شلیا کە بۆ سەر تەنەڕەکە زیاترە. ئالێرەوە ئەڵێن هێزی پاڵنانی هەر شلگازێک ئەگەر چڕی شلەکە زیاتر بێت لە چڕی تەنەکە ئەوە ئەو تەنە فڕێاتە سەر بۆ نە تۆ بێت ناو ئالەکەەوە. ئەو فکرێکە هەمان بوو دروستکردنی ستۆدیۆیەک و لە ڕێی بەرنامەی سریدی و بەرنامەی ڤیژۆڵ ئیفێکت ئەوانە با بڵێن تۆ وا ئەەکەی لە تەلەبەکە ئەیخیتە ناو جیهانێکی سریدی و ئەنیمێشنەوە کە وا بکات تەلەبەکە بە تەواوەتی ئەو مادانی کە تۆ باسێکی 100% بزانێ چییە وردەکارەکانی چونکە تۆ لەگەڵ حرەکەی دەستە ئەو شتانی کە باسەکەی هەمووی ئێتە بێش چاوت. بەڵام ئەومان بۆ نەکرێتەوەن بۆنی قەیرانی دارایی ئەو جۆرشتانی کە هەبوو هاتین ئێمە ویستمان لەم کاتی کەرەنتینە و لەم دروستکردنی ئیوانە و بەتایبەتیش لە دوای ئەوەی کە حکوومەت فەرزێکی لەسەر تەلەبە کە بەشدار بێت لە ئیوانەیە ئێمە سیرمان کرد خوێندکارەکانمان بە شێوازێکی چالاک یا ما بڵێن سوودێکی وتوان نەبین لەو ڤیددیوانەی کە داوەزە لەلایەن وەزارەتی پەروەردەوە چونکە هەر شتێکی تەقلیدی بوو کە مامۆستاکان تەجیلیان کردبوو بۆ ئێمە هاتین بە هاوکاری ئیدارە کاتێکە من فکرەکەم بۆ تەرحکردن زۆریان پێ باش بوو و حتاوتیان ئێمە وەکو لایانی مادی هەرچەندێکی تێبچێ بۆ ژوورەکە دروستیکەین بۆ ئەوەی کە سوودێک بگەین بۆ تەلەبانی خۆمان ئامادەین. سەکەم سەر ویدیۆش سەر مادەیەک لە قەبارەیەکی دیاریکراوە یان نەوت بەکارهێنن چی ڕووەدا بڕی ئەو کەمبوونەی کە هەیە بۆ نابێت یەکەم جار دەنیوتر بووە کێشەکەی لە هەوایە ئەمە پێڵێن ئێرجی کێشەکەی لە هەوایە دەنیوت ئەگەر ئەو بەکارهێنن ئەو پێداویستانی کە مامۆستا مەسعود ئاماژەی پێیا بە زووتەکان دابینمان کرد لە هەمان کاتدا دوو هۆڵی تریشمان دابین کرد تاوەکو لە ڕێگەیەوە وانەکانی تیا ڕیکۆرد بکرێت و لە ڕێگەی گروپەکانی ڤایبەر و تەلێگرامەوە دابەزێنرێ و پرسیار و وەڵام لەلایەن خوێندکاران و مامۆستایان و وەڵام بدرێتەوە و مناقەشەی ئەوانان کرد کە تیا ڕیکۆرد دەکرێت. ملاحظەیەکمان لێ لەسەر نەعەتەویش ئەوەیە حاڵەکەی پێشخۆی ئاگال لێبێت هەردووشی بە 6 ڕۆژە ئەکەینەوە کەوانە ئەم 14 ساڵانە باسی تەمەنی ناوەکەی بۆ کەواتاکەی ئاگال لێبێت 14 ساڵان دەبابەتی ئەم عادەت چۆنەوە ئەم ئوسلوبن تێدەکەون با بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیەکی تر
هەرشاد و بەختەوەربن.